ئەوە ماوەیەکی درێژیشا کە هەم هەوایی هەمیش زەمێنی داگیرکاری هێرش داگیرکاری و هێرشەکانی دەوڵەتی کورد دەوڵەتی تورک لەسەر باشووری کوردستان دەکات کە ئەم گەلە لە پێناوی دەرکردنی داگیرکەران بە هەزاران قوربانی داوە شەڕی کردووە و شەهیدی داوە. هەرە کۆتاویش لە شەوی 19 لەسەر 20/9/2017 هێرشێکی هەواییان لەسەر گوندی شێلادزێ کرد بێ ئێوەی هیچ پەیوانێکی مرۆوی بناسن 10 کەسی مەدەنی ئەو گوندەیان کردە قوربانی ذهنیەتی فاشیزمی خۆیان و شەهیدیان کردن. بۆ هەموو ئەو شەهیدانە پڕ بەدڵ و بە دڵێکی گەرمەوە کە هەتا تۆڵەسەندنەوە دانامرکێت سەرخۆشی لە کەسوکاری ئەو شەهیدانە دەکەین و دەڵێن بێدەنگ نامێنین لە بەرامبەر هیچ هێرشێکی بەم شێوەیە. هەر بۆیە لێرەوە بێدەنگی و بێهەڵوێستی دەسەڵاتدارانی باشووری کوردستان بە توندی ڕەخنە و ئیدانە دەکەین و شایەنی هیچ لایەنێکی کورد نییە ئەگەر هیچ کەسێکیش خاوەن هەڵوێز نەبێت ئێمە وەکو جیلی گەنجی دینامیکی ئەم وڵاتە لە بەرامبەر دەستدرێژی و بێدەنگ نامێنین و وەکو ژنانی گەنج پێمان وایە کە دەستدرێژی بۆ سەر خاکمان دەستدرێژیە بۆ سەر ناموس شەرەف و کەرامەتی نەتەوەیمان.